گوێگرانی عزیز سڵاوتان لێبێ خۆشحاڵم لە بەرنامەیەکی تری ئێسپیوتێک لەگەڵتان شاد دەبم لەم بەرنامەیەدا کۆمەڵێک بڕگە و زانیاری گرنگمان بۆ ئامادە کردوون با پێکەوە بینەری بین لە دەستپێکی ئەم بەرنامەیەمان هاوکارم باخچە راپۆرتێکی بۆ ئامادە کردوین لەسەر ئەنتەرنێت و مێژووی ئەنتەرنێت با پێکەوە بینەربین ئینتەرنێت چییە؟ وشەی ئینتەرنێت واتە تۆڕی گەیاندن لە کۆمپیوتەرێک و بۆ یەکێکی تر یان لە کۆمەڵە کۆمپیوتەرێک و بۆ چەندان کۆمەڵی تر و بە واتایەکی تر پەیوەندیکردن لە شوێنی خۆتەوە بۆ تەواوی جیهان بیرۆکەی سەرهەڵدان و دروستکردنی ئینتەرنێت لە سەرەتایە بیرۆکێکی سەربازی بوو بە مەبەستی جەنگ بەکارهاتووە لەلایەن ڕووسیا و ئەمریکا بەڵام وەک دیارە ئێستا ئەم بیرۆکەیە پەرەیسەند و لە بواری بازرگانی و هەواڵی و زۆر بواری تردا بەکارێت پرۆژەی لاپەڕەکانی ئینتەرنێت وۆرلد واید وێب کە بە کورتکراوەی www دەنووسرێت کە بە تۆڕی جاڵجاڵۆکەی بەناوبانگە لە ساڵی 1991 دەستی پێکرد ئەو کاتش تەنها دەتوانرا لاپەڕە نووسراوەکان ببیندرێت کە هیچ وێنەیەکیان ڤیدۆیان دەنگێک نەبوو لە سەرەتادا پەیوەندیکردن بە ئینتەرنێت بەهۆی پرۆتۆکۆڵەکانەوە بووە کە بەهۆی سیستمی یونێکسەوە ئەم کارە دەکرەوە لە هەمان کاتدا زۆر ئەستەم بوو لەوەش ئەستەمتر ئەوە بوو بەهۆی مۆبایلەوە بتوانی بچیتە ناو ئینتەرنێتەوە تا ئەو کاتی کۆمپانیای کۆمپیوسێرف دەستپێکی ئەو کاری کرد لە ساڵی 1995 لە ڕێگەی پرۆتۆکۆڵی پوینت تو پوینت کە ئەمەشیان زۆر ئەستەم نەبوو پەیوەندی کرا بە ئینتەرنێتەوە و دەتوانین بڵێن ئەم کاریان کەمێک ئاسانتر بوو لەوەی پێشووتر سەبارەت بە پەڕەکانی وێب کە سەرەتای دروستبوونی دەگەڕێتەوە بۆ ساڵی 1993 لاپەڕەی مۆزایک بڵاو بوو کە دواتر ناوکەی گۆڕا بۆ نێتسکەیپ کە ئەویش بەناوبانگترین لاپەڕەی ئینتەرنێت بوو بۆ ساڵانێکی زۆرتا ئەو کاتی لاپەڕەی کۆمپانیای مایکرۆسۆفت بەدەرکەوتوو کە ناوبانگێکی زۆری بەدەستهێنا بۆ بەناوبانگترین لاپەڕەکانی جیهان بەهۆی بەشداربوونی زانایان و سەنتەرەکانی توێژینەوە و سەرهەڵدانیان بۆ پەرپێدانی تەکنۆلۆژیا کە ئێستا بۆتە بەردی بناغی هەموو پێشکەوتنێک لەسەر تۆڕی ئینتەرنێت ئەوەی بینیمان باسکردنێک بوو لە ئەنتەرنێت و لەم بڕگەیەشە باز لە 5G دەکەین بابزانین سوود و زیانەکانی 5G چییە؟ نەوەی نوێی 5G نەوەی نوێی تۆڕەکانی مۆبایل و ئینتەرنێتی 5G قۆناغێکی نوێن لە تەکنۆلۆژیا و چاوەڕوان دەکرێت بە شێوەیەکی بەرچاو مەودە و خێرایەکی زیاد بکە لەگەڵ ئەوەشدا لەلایەن زۆرێک ئەمریکانەوە پاڵپشتی بکرێت بە شێوەیەکی باشتر لە کاتێکدا هێشتا نەخراوەتە کار بەڵام چاوەڕوان دەکرێت لە 10 ساڵی داهاتوودا بە تەواوەتی بڵاو بکرێتەوە بۆ زیادبوونی خێرایەکەشی پێویستە تاوەرەکانی مۆبایل بۆ 50 ئەوەندەی ئێستا خێرایەتر بکرێت تا لەگەڵ 5G کار بکات پرسیارەکە لێرەدا ئەوەیە کە ئێمە توانای دوورکەوتنەوەمان نییە لەو تاوارانە ئایا زیانیان دەبێت بۆ تەندروستیمان لەگەڵ بڵاوبوونەوەی تەکنۆلۆژیا و نەوەی 5G شەپۆلی کارەمەگناتی زیاتر بڵاو دەبێتەوە توێژینەوەی کراوە بە ناوی پرۆگرامی نەتەوەی لێکۆڵینەوە لە ژاهریاوی بوون لۆ لێکۆڵینەوەدا بۆ ماوەی 2 ساڵ زیاتر لە 9 کاتژمێر ڕۆژانە تیشکی کارەمەگناتیزی خراوەتە سەر کۆمەڵێک جرج ئەم جرجانە بەراورد بە جرجەکانی تر زۆرتر تووشی لووی دڵ و مێشک بوون لیکا کیفێتس پرۆفیسۆری بواری تەندروستی دەڵێت پێم وانییە ڕوون بێت کە شەپۆلەکان مەترسی تەندروستیان هەبێت و ڕوونیش نییە کە مەترسی تەندروستیان نییە واتە جارێ توێژینەوەکە بەردەوامە لەسەر بوارەکە و چاوەڕوان دەکرێت لەگەڵ نزیک بوونەوەی بڵاوبوونەوەی 5G توێژینەکان بگەنە دەرەنجام بەڵام چالاکوانێکی یاسایی دیار هۆشیاری لە مەترسی خستنەکاری تۆڕی 5G دەدات بۆ ئینتەرنێت و ئاماژە بە مەترسیەکانی بۆ مرۆڤ دەدات ئارسەر ڕۆبەرت چالاکوان ئاماژە بەو کێشانە دەدات کە بەهۆی تیشکی کارەمەگناتیزی و کاریگەرێنەریەکانی لەسەر تەندروستی گشتی ئەو چالاکوانە ڕایگەیاندووە کە تیشکەکان زۆر خێران و دەتوانن تووشی مرۆڤ و ئاژەڵان ببن و تووشی شێرپەنجیان بکەن سەرباری گرفتی هەستیاری کارەمەگناتیزی لە هەوڵێکی نوێژدا بۆ ڕاگررتنی ئەو جۆرە پرۆژەیە لە جیهاندا ئەو شارەزای 40,000 واژۆی کۆکردوێتەوە تا پێشکەش یەکێتی ئەوروپا و نەتەوەی گرتوەکان و ڕێکخراوی تەندروستی جیهانی بکات ئاشکرای کردووە تۆڕی 5G وەک تاقیکردنەوەیەک لەسەر مرۆڤایەتی و ژینگە لە هەمان کاتدا و ئەمەش بە تاوان دادەندرێت بەپێی یاسای نێودەوڵەتی بۆ پێی هەسیایی لە بەرامبەر ئەم تۆڕانە
تووشی مەترسی مردن دەبێتەوە. بینەرانی عزیز سڵاوتان لێبێ. لەم بڕگەی بەرنامەکەماندا باز لە نرخ و کوالیتی هێڵی ئەنتەرنێت لە هەرێمی کوردستان دەکەین. وەکو دەزانین کۆمپانیایەکی زۆر هەیە لە بواری ئەنتەرنێتدا و بەرامبەر بەوەش خەڵکێکی زۆر شەکوای هەیە و گلەی هەیە لە کوالیتی هێڵی ئەنتەرنێت لە کوردستاندا. بۆ ئەم مەبەستەش ئێمە میوانداری هەریەک لە بەڕێزان مامۆسا کۆسار ئیبراهیم میرزا ئەندازیاری کۆمپیوتەر دەکەین. بەخێربێ مامۆسا. و هەروەها دکتۆر جەمال ئەحمەد حسێن خاوەنی بڕوانامەی دکتۆرا لە ئەندازیاری گەیاندن و نوێنەری کۆمپانیای نوێنەری بەڕێوەبەرایەتی پۆستە و گەیاندنی سلێمانی دەکەین. بەخێربێ دکتۆرجان. و هەروەها یعقوب کاکل چالاکەوانی کۆمەڵی مەدەنی. بەخێراتتان دەکەم بۆ ئامادەبوونتان لە بەرنامەکەمان. سەرەتا دکتۆرجان با لە بەڕێستەوە دەست پێ بکەین. ئەو پێوەرانەی کە کۆمپانیاکان مۆڵەتی پێئێن تاوەکو کار بکەن لە کوردستاندا لە هێڵی ئەنتەرنێتە، ئەو پێوەرانە چین؟ بە چی یاسایەک دەکرێت؟ سپاس بۆ بەڕێز و بۆ میوانە بەڕێزەکان. سپاس بۆ تۆش. لە ڕاستیە ئەو پێوەرانی کە ڕێگە ئەدات بە کۆمپانیایە کە کاری لە بواری ئینتەرنێتە ئیش بکات، ڕێنمایەکان لەلایەن وەزارەتی گواستنەوە و گەیاندنەوە ڕێکخراوە. واتە ئەگەر کۆمپانیایەک بێوێت خزمەتگوزاری ئینتەرنێت بۆ هاوڵاتیان دابین بکات، سەرەتا پێویستە بچێتە وەزارەتی گواستنەوە و گەیاندن. کۆمەڵێک ڕێنمایی هەیە. وەیەکێک لە مەرجەکان ئەوەیە کە باندی دیاریکرا و وجودی هەبێت، واتە جێگەما بێت بە کوردیەکەی. چونکە ئێمە خۆمان نەزانین کە فریکوێنسی واتە لەرەلەر باندێکی دیاریکراوی هەیە. ئەگەر باندی بەتاڵ هەبوو و ئەو کۆمپانیایە شروطەکانی تیا بوو، ئەوە توانێت مۆڵەت وەربگرێت لە وەزارەتی گواستنەوە و گەیاندن و بتوانێت ئیش لە بواری ئەنتەرنێت هەبێت. بەڵێ دکتۆر، تا چەند کارەکانیان لەژێر چاودێری بەڕێستانایە؟ بەڵێ، بۆ دوای ئەوەی کە مۆڵەت وەرەگرێت کۆمپانیایە کە ئێوە لە بواری ئینتەرنێتدا کار بکات، ئێمە کۆمەڵێک ڕێنماییمان هەیە بۆ کۆمپانیاکان. یەکێک لەوانە لە ڕووی ژینگەییەوە، واتە بە ئەو شوێنەی کە تاوەڕەکانی لەدانرێت لە ڕووی ژینگەییەوە بونجا بێت و بۆ نمونە بێت لە دووریەکی دیاریکراوە بێت لە قوتابخانە و نەخۆشخانە و باخچی ساوایان و ئەو شوێنانی کە بە شوێنی حەساس ناوە برێن. یەکێک تریش لەو بڕگانی کە پێویستە گرنگی پێ بدرێت ئەویش ئەو پاوەرەیە کە پەخشی پێەکەن ئەو کۆمپانیایانە. واتە ئەمانە لای ئێمەوە لە لیژنەکانی بەڕێوەبەراتی پۆستە و گەیاندنی سلێمانیەوە چاودێری ئەکرێت، واتە بە ڕەزامەندی لیژنەکان شوێنی تاوەرەکان دائەنرێت. تەمان زۆربەی کۆمپانیاکان، بەڵام هەندێکیشیان هەیە کە بەبێ وەرگرتنی ڕەزامەندی لەوانەیە لەوە لە پێش ئێستایا ڕەزامەندیان وەرنەگرت بێت و بودجەکانیشیان دانابێت. دەستخۆش دکتۆرجان. کاک یاقوب، هێڵەکانی ئەنتەرنێت لە کوردستاندا چۆنە بینی تۆ؟ سەرەتا سپاس بۆ ئەو دەرفەتەی بەرنامەکە، هیواداری لەگەڵ هاوڕێیان بەڕێزیشە بتوانین بەرنامەی بەسوود پێشکەش بکەین لە قازانجی بڵین و لە سوودی گشتیا بێت بۆ سەرچەند بەشداربووان و ئەوانش کە بڵین کۆمپانیا و دامزراون تایبەت بۆ بوارانە. بەڕاستی ئێمە پێش هەموو شتێک منۆکو چالەگوانێکی بواری مەدەنی بواری ڕێکخراوەیی ئەمێ قسە بکەم لێرەوە لە تۆڕەکانی کۆمەڵایەتی بڵین بە هەموو بەشەکانیەوە ناڕزایەتێکی زۆر هەبوو لە ماوەی ڕابردووە لەسەر نرخ و کوالیتی هێڵەکانی ئینتەرنێت و تەلەفۆناتیش. بەڕاستی ئێمە ناتوانین بە تەنیا باسی ئینتەرنێت بکەین بەبێ بەستنەوەی بە کۆمپانیەکانی تەلەفۆن، چکە خۆتان زان ئیسا ئەو کۆمپانیانەی بڵین کۆمپانیا گەورەکانی بواری تەلەفۆنات لە هەمان کاتە خزمەتگوزاری ئینتەرنێتیشان هەیە بە هەمان شێوە، بۆیە شتەکە وابەسەی بەیەکەوە ناتوانین بەجیا باسی لایەنێکیان بکەین. هەرچەند بەڕێز بەرنامەکە تایبەتە بە بواری ئینتەرنێتەوە زۆر باشە تەرکیز زیاتر دەخینە سەرەوە. وەکو باسم کرد ناڕزایەتێکی زۆر گلەیەکی زۆر ناو خەڵکە هەبوو. ئێمەش وەکو کۆمەڵە چالاکوان و ڕێکخراوەکان ویسمان ئەو ناڕزایەتی کە هەیە لە ئاسی بەشداربووانی ئەو هێڵانە ئەو کۆمپانیانە کە دوجار ئەو خزمەتگوزاریانە ئەفرۆشن بە بەشداربووەکانی خۆیان بە شێوەیەکی ڕێکخرا و ڕێکی بخەین و بگەین بە لایەنی پەیوەندیدار بەوەی کە ئەم گرفتە چارەسەر بدرێت. بەڕاستی کۆمەڵێک گرفت، ینی بەو نامە و بەو کۆنتاکت و پەیوەندی کە بڵین هاوڵاتیان بە ئێمەیان گەیاندووە بە کەمپینەکەیان گەیاندووە کە زۆرێکن لەوانە کە خۆی لە کوالیتی هێڵەکانی ئەنتەرنێت و بەرزی نرخەکانیشان ئابینێتەوە. هەم بواری ژینگەیەکەیە، چکە خۆتان زانن کۆمەڵێ ئەنتێن و تەخوێ و
سەحنی زۆر دانراوە لەناو کۆڵان و گەڕەکەکانە بۆ ئەو بوارە یعنی هینێکی فەوزایەک دروست بووە لە شوێک لای خەڵک دروست بووە کە ئەوەندە زۆرە هەرچەند ئێمە معلوماتمان هەیە کە باز دەکرێت کە 40 تا 60 کۆمپانیای بواری بڵین فرۆشتنی خزمەتگوزاری ئینتەرنێت بە هاوڵاتیان هەیە لە هەرێمی کوردستان هەرچەند ئەمە پێویستی بەڕێخستنی زیاتر هەیە بە تەرکیزکردنەوەی زیاتر هەیە لەلایەن دەسەڵاتی جێبەجێکردنەوە کە حکوومەتە چه حکوومەتە خۆجیەکان بێت حکوومەتی هەرێمی کوردستان بێ کە زۆربەی هەرە زۆران یان ئەتوانین بڵین هەمویان کۆمپانیەکانی ئینتەرنێت لەلایەن وەزارەتی تایبەتمەندەوە لە هەرێمی کوردستان ڕێگە پێدراون و لەژێری شتاف و چاودێری ئەوانتان بۆی پێویست ئەوانیش بەجددی بەدوایان نابچن پێشەوە خاڵێکی گرنگە بۆ سەرەتا باسم کردە ئەوەیە کە بابەتی ئینتەرنێت وە تەلەفۆنات کایەکی زۆر گرنگە لە لای هاوڵاتیان چکە تۆ هەر کەسێک هەر تاشێبینی لەم وڵاتەیەوە ئەم باسی هەرێمی کوردستانەکەین کەمتر لە هێڵێکی ئینتەرنێتیان تەلەفۆنی نییە زیاتری هەیە کەواتە ئەمە بابەتێکە زۆر حساسەوە زۆر هەستیارەوە گرنگیشە چکە ڕەبتی زۆر بە شێوەیەکی گشتی بە شێوەیەکی چۆنە لە ئەساسی بەسەر هەموو تاچێکەوە هەیە ئەتوانین بڵین لە 150 یان لە 200 تۆ بڵێ 150 ینی ئەوەندە خەڵک ینی هینە پێوەی وەکو زۆر جار هەندێک کۆمپانیا گلەی لەوە کە نەڵێن ئێمە خەتای ئەمەنیە کە ئەمە نرخە زۆرە لەسەری دانی بە تایبەتی کۆمپانیەکانی نیشتیمانی کە ڕەبتیان بە حکوومەتی فیدراڵیەوە یاڵێن بۆیە کە وەکو بابەتەکانی وەکو مەشروب و جگەرە و ئینتەرنێت دەمانێت لە 2015 باجی زۆریان خراسەر کە طبعا دوجار باجەکە لە هاوڵاتی ئەسێن دەچکەن وانج لەسەر هاوڵاتی گیانەکە لەسەر بەژاروەکانی خۆیانی گرانەکەن یعنی ئێمە تێبینیمان هەیە لەسەرەوە لەبەرچی لەبەرەوەی کە بابەتێکی وەکو بواری تەلەفۆنات اتصالات یعنی بۆچی ببەستێتەوە بە بوارێکی کەمی بڵین وەکو جگەرە وەکو مەشروباتکە ڕێژەیەکی زۆر کەم لە هاوڵاتیان بڵین لە عێراق و هەرێمی کوردستانیش کە بەشێکە لە عێراق بەکارێنن لەگەڵ تەلەفۆن حسابێکی بۆ بکرێت لەبەر وەکو سەرچاوەکان باز دەوەکەن دووەم داهاتی و بەدەستێنانی سەرچاوی داهات لە عێراقا کە هەرێمی کوردستانی وەکو باسمانگە بەشێکە لە عێراق بواری اتصالات و تەلەفۆناتە بە ئینتەرنێتیشەوە ئەمە هەمووی بۆیە باسەکەم لەبەرەوەی بابەتێکی زۆر گرنگکە حساسە پێویستە لایەنی جێبەجێکار و ئەو کۆمپانیانەیش زۆر کەیسەکە دۆسەکە بەهەند وەرگرن گرنگی زیاتری پێ بدەن نەگەوەی کە بڵین بەداخەوە لە ڕووی دوو ئیدارەیشەوە ئەم کۆمپانیانە دیسان بەشێک لەم کۆمپانیە لە زۆنی ئەملا بەشێتیشان لە زۆنی ئەولا بە هاوکاری وەستەی هەندێک بڵین بەرپرس و لایەنی خۆجەیی لەو شوێنانە توانیوانە کار بکەن ینی لە کاتێکە ئەمە شێوەیەکی ڕاز نییە شێوەیەکی دروست نییە لەبەرەوە ئەبێت ئەو کۆمپانیانە کە ئینتەرنێت دەدەن بە هاوڵاتیان پێویستە هەرێمی کوردستان وەکو یەک بازنەوەرگری ینی بۆچی لە هەندێک شوێن کۆمپانیایەک ئینتەرنێت ئەدا لە هەندێک پارێزگا باشە لە هەندێک تریش بەو شێوەیە نیە لە کاتێک ئێمە سێ پارێزگامان هەیە ینی ژمارەی دانیشتوانمان ناگاتە 6 ملیۆن ینی ئەوە وڵاتێکی زۆر پڕدانیشتوان و زۆر دانیشتوان نین ینی کە نەتوارێت تەختەی ئەو دانیشتوانە بکرێت ئەو بەشداربوانە کرێت کە بەشداریان کردووە لە هێڵەکانی ئینتەرنێتدا وەمافی هاوڵاتیانیشە بەشداربانیشە چکە ئەو دوجار گرێبەسێکی واژۆ کردووە بە پێی گرێبەسێکە ئەم خەتەی وەرگرتووە ئەم هێڵەی وەرگرتووە پێویستە ینی داوای داخوازی خۆی کا پێویستە داوای کوالیتی باشتری ئەو هێڵانەی ئینتەرنێت بکات چکە ئەگەر ئەو نەبێ ئەی کۆمپانیەکان بە شێوە بفرۆشن لەبەرەوە حەقی خۆیەتی هەموو گلەیە بکات لەوەی کە هەیە دکتۆرجان لە کۆی قسەکانی کاکی یعقوبکە وەکو دەڵێت ئەڵێ چاودێریشی ورد نییە لەلایەن بەڕێوەبەرایەتی پۆستە و گەیاندنی سلێمانیوانە لەسەر کۆمپانیەکان ئێوە چیتان کردووە بۆ ئەوەی کە کۆمپانیەکانی ئینتەرنێت لە کوردستاندا کوالیتێکی باشتر پێشکەشی خەڵەکەن سەبارەت بە کوالیتی لەگەڵ نرخە ئەم دوو شتە زۆر ڕەبتن بەیەکەوە بەڵێ واتە کە تۆ کوالیتێکی باش دەوێت بە دڵنیاییەوە نرخەکەشی فەرقەکات بەس من یعنی لەوانەیە تۆزە ئینساف نەبێ بڵین خراپ زۆر خراپە کوالیتی لێرە ئەگەر بە چەند وڵاتێکی دراوسی خۆمان مقارنە بکەین لەوانەیە بڵێن باشتر بێ بەڵام نەکو بە عام حسابی بکەین لەوانەیە بڵین باش نەبێ بەڵام ئەگەر وەکو دراوسی وڵات دراوسەکان حسابی بکەین ئێمە زۆر باشترین لە وڵاتی دراوسەکان سەبارەت بە کوالیتیەکان ئەگۆڕێ بە پێی پرۆڤایدەرەکان واتە بە ئەو کۆمپانیایی کە تۆ خزمەتگوزاری لێوەرەگری بیرمان نەچێت ئێمە دوو جۆر خزمەتگوزاری ئینتەرنێتمان هەیە خزمەتگوزاریەکمان هەیە بە وایرلێس واتە بێ وایر ئەوەیە کە پەخشەکرێت ئەمانش چەند جۆرێکی هەیە مثلا LTE هەیە 4G هەیە مثلا 3G هەیە ئەمانە هەر یەکە و
مواصفاتی خۆی هەیە و خێرایی خۆشی هەیە بێگومان خزمەت گوزاریشمان هەیە لە ڕێگەی وایرەوە لە ڕێگەی وایرەوە بڵێن ADSL-مان هەیە کە لە ڕێگەی تەلەفۆنەوەیە و فایبەریشمان هەیە ئێمە کە ئەگەر بین مقارنەی ئەمانە بکەین یعنی هەر یەکەیان خێرایەکی خۆی هەیە و پارەیەکی خۆشی هەیە کەواتە خێرایەکان و پارەکان ئەمە عیلاقەیان بە یەکتریەوە هەیە یعنی تۆ کە پارەیەک ئەی بە خزمەت گوزاریەک مقابلی ئەوە تۆ خزمەت گوزاری وەرەگری بەڵام وەکو ئەوەی کە چاودێری بکرێت ئەگەر کەسێک شەکوای هەبێ لەسەر کۆمپانیایە لەسەر یەکێک لەو کۆمپانیایانە ئەتوانێت خۆی ڕاستەوخۆ تەلەفۆنیان بۆ بکات بۆ نمونە لە ڕێگەی سنتەری خزمەت گوزاریەکانیانە ئەگەر نەگەیشتە نەتیجە لەگەڵیانە هەنێ و کاتە ئەتوانێت مەسەلەن شەکوایەک بێنێ بەڵام ئەگەر تاوەکو کەسێک شەکوایەک نەکات بە ڕاستەوخۆ لە بەڕێوەبەرایەتی پۆستە و گەیاندنی سلێمانی یا بۆ وەزارەتی گواستنەوە گەیاندن ئەو کاتە تۆ ناتوانین لە خۆتەوە قسە بکەیت دکتۆر دواتر من دواتر هێمە سەر ئەوەی کە ئەو ڕێکارانە چین کە بۆ نمونە بەشداربوویەک بتوانێت شەکوای خۆی تۆمارکە سەبارەت بەو کۆمپانیایە مامۆساژیان هۆکار چێهێڵەکانی ئەنتەرنێت کوالیتیان جار بەجارە گۆڕێ بۆ نمونە هەندێک کات هەیە خێرایە هەندێک کات هەیە خاوە هۆکارەکەی چییە؟ سەرەتا دەستخۆشی لە جەناب و کەراڵەکە بەگەم دەستخۆشی لە هاوڕەکان بەکەم خۆی گەستا بین ئێستا لە ڕاستیدا هەموو گیان ئەگەر سەریکەی بواری تەکنۆلۆژیا زۆر بەرە پێشکەوت کەوتووە ئێستا لە کوردستان و هەرێمی کوردستان و عێراق کۆمپانیای ئایسپیەکان هاتوون سەرمایەدارەکانی ئێمە بەشدارن لە بەڕێوەبردن و پێشکەشکردنی خزمەتگوزاری ئینتەرنێت و پەیوەندی تەلەفۆنیەکان ئەگەر بین سەرەتا پێناسەیەکی نێتوۆرکی بزانین نێتوۆرک چییە بۆ پێگرێت لە بەستنەوەی دوو ئامێریان دوو دیڤایس بۆ یاخود زیاهات بەڵام پێویستی بە ناوەندێکە لەنە ئەم ناوەندا سەرچاوەکە یاخود وایرە یاخود وایرلێسەوە دکتۆر ئاماژەی پێیان ئەم ئێستا گە سریکەین لە جیهان یان لە وڵاتەکانی خۆمان هەمووان لە بواری وایرلێس زیاتر بەکارهێنن بەکارهێنەرەکانمان بوونەتە بواری وایرلێس ئەم وایرلێسە پێویستە لەسەر کۆمپانیا خزمەتگوزاریەکان کە بە کوالیتیشی زۆر باش پێشکەش بە بەکارهێنەرەکانی گاوە بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستان ئەتوانم ناڵام زۆربەی کۆمپانیەکان بەڵام هەندێک لە کۆمپانیەکان ئەم خزمەتگوزاریە ناگەن هۆکارەکەشی بگەڕێەوە ئەگەر بی خۆی بڵێ ئینتەرنێت چۆن تەودابێ ئێمە دوو جۆرمانە جۆرێکمان هەیە دیدیکەیتە جۆرێکمان هەیە شیرینە دیدیکەی چییە واتە لۆ لەسەر سیستەمەکە کاتێک بەکاریان ئەو حەزمەی مەسەر من چەند جێگابایان چەند مێگابایتم داوا کردەوە بە مەزبوطی بەبێ نەخسەگاتە بەڵام نیزامی شیرین لۆ دەخاتە سەر سیستەمەکە و حەزمە ناکە لە ناتوانین بڕین لە هەمووی بەڵام هەندێک لە کۆمپانیەکان لە هەرێمی کوردستان جۆری نظامی شیرین هەیە کە نظامێکی کۆنا سوود بۆ ئەو چییە مەسەلەن لە ڕووی خانزازەگات لە ڕووی مادیەوە هەم چەند مەسەلەن بەکارهێناری زیاتر بێ ناسی مەسەلەن پێش ئامێرەکان یان ئەو ئانێکە نەکدەست هاوڵاتیان بەرەو پێشی بەرە بەو نیزامی شیرینە بەکارێن هۆکارێکی کرد لە هۆکارەکان لێ نەپرسینەوەیە بەڕاستی لە کەمە ئەرشی حکوومەتە لەسەر زۆری کوالیتیەکە هۆکارێکی تر نەبوونی ئەو ئامێرانەیە کە ئەگاتە دەست بەکارهێنەری کە ئیشتراکەکە لەگەڵ کۆمپانیاکە جۆری کوالیتیەکەی چەندە چەندێک ئاسەکەیان هەروە ئێشێکی تر لە هۆکارەکان لەم دوایە مەسەلەن درەبوونی مەسەلەن بازی دەرە لەسەر حکوومەتی عێراقی لەسەر کۆمپانیەکان کاماوی کردو مەسەلەن بێتە بیانوویەک مەسەلەن بۆ بەرزکردنەوەی نرخ ئەمەن لە ئێشەکەن لە هۆکارەکانی یان خاوبوونەوەی مەسەلەن ئینتەرنێت. بەڵێ دکتۆرجان هەمومان هەر ئەڵێن گلەیمان لە حکوومەت هەیە ئایا حکوومەتە منە کەم تەرخەمە بەرامبەر کۆمپانیەکان ئیجراعاتیان لەگەڵا ناکا کە هێڵی ئینتەرنێت دەمەنە لە هەوازە؟ من ناتوانم بڵێ حکوومەت کەم تەرخەمە چون من ناتوانم وەکو تەبێژیەوە قسە بکەم بەڵام ئێمە وەکو نوێنەری بەڕێوەبەرایەتێکی خۆت بەڵێ بەشێکن لە حکوومەتەوە بەڵێ وایە یەک شتێکی ئەم بە لە ئەسڵی مۆزوعەکەی قسە بکەین ئەویش گرێبەستە شتێکی پێڵەن گرێبەست لە نێوان مەسەلەن ئەو کەسێک ئینتەرنێتەکە بەکارهێنێ لەگەڵ کۆمپانیاکەیە سێمە گەر لە بینە ڕێزەکان پرسین مەسەلەن چەند کەسان ئەو گرێبەستە خوێندنەوە پێشەوەی کە واژووی بکەن کە لە کۆتاییە لە کۆتایی پەڕەکە ناو نووسرا و واژوویەکەیت لەوانەیە زۆرمان نەمان خوێن بێتەوە باشە کە تۆ لەسەر گرێبەستێک واژووەکەی واتە تۆ ڕەزامەندی بۆ مەرجانێکە ئەو کۆمپانیا هەیەی ئەگەر تۆ مەرجەکانی ئەو کۆمپانیاکە جێبەجێ نەکرد گرێبەستەکە بەدڵنەوەیەوە توانیت
محاسبەی کۆمپانیاکە بکەیت جێتیشمانەیە بۆی کە تۆ بتوانانی محاسبە بکەی ئەگەر کۆمپانیاکە خۆی وەڵامی نەبوو تۆ کاتە توانی پەنابێنی بۆ بەڕێوەبەراتی پۆستەکانی نیشتیمانیان پەنابەری بۆ وەزارەت شەکواکەی خۆ بەریتە جێگەی خۆی ئەو کاتە بێ ئەو گرێبەسەی کە لە نێوان بەکارهێنەرەکە و کۆمپانیاکەیە هەیە ئەتوانێت ئیجراعاتی بکرێت بێگومان بەڵام کە بەکارهێنەرەکە خۆی ئەنجا بەکارهێنەرەکەش ئازادە لەوەی کە ئەو گرێبەسە ئیمزاکە یان نایکات ئێمە کێشەکەمانەوەی زۆر جار شتەکان ناخوێنەوە بەوەی کە بخوێنەوە ئیمزایەکەین بەڵام وەکو من ئاماژەیەک بۆ قسەکانی مامۆستاکە پشتڕاستیەکەمەوە نیزامی زۆربەی کۆمپانیاکان توان بڵێم هەمویان نظامی شێرین بەکارهێنن نظامی شێرینیش خۆی سیستەمەکەی وایە کە بەکارهێنەر زۆرە بێ لەسەری ئۆتۆماتیکیان کوالیتی دابەزێت یعنی ئەوەی کێکە لە گرفتەکان جا لە گرێ بەستەکەش ئاماژەی پێدراوە کە ئەوەی کە ئەدرێ بە تۆ نظامی شێرینە نەکو نظامی دیکەی بۆکو مامۆستا فەرمووی کاک یاعقوب بەراورد بە وڵاتانی دیکە خێرایی ئەنتەرنێت لە هەرێمی کوردستان لە چه ئاستێکدایە؟ والله حسب ئەو معلوماتی بەدەستی مەگەیوە ینی بازەکرێ وڵاتی کۆریا یەکەم وڵاتە تەوان کۆریای باشوور پێما بێت یەکەم وڵاتە بۆی کە خێراترین کوالیتی بڵین ئەنتەرنێت هەیە بێت دوایەوە یابانە بەڵام عێراقی خۆمان بەداخەوە پلەی 160 مینی هەیە وەکو هاوشێوەی بڵین بابەتەکانی تر کە لە پلەی یەکەمی کۆتایی هەیە بڵین مامۆستا پێشتر شتێکی باس کرد کە پێچێت هەرێمی کوردستان بە بەراورد بە وڵاتانی تر تا ڕادەیەک باشتر بێ بەڵام یعنی بۆ ئێمە لەگەڵ عێراق خۆمان بەراورد بکەین لە کاتێکە ئەمە ئەگەر باسی سیستەمی حکومڕانی بکەی ئەوە نزیکەی 28 ساڵ تۆ بڵێ 30 ساڵی لێلا بە 25 ساڵ ینی کەم نییە ڕبع قەرنێک کە وایە ئێستا زۆر ینی بۆ نمونە بابەتی ئینتەرنێت کە سەرەتا باسمان کردیان تەلەفۆنات پێویستێکی زۆر گرنگی هەیە بە تاکەوە ینی هەموو تاچەکەیەتی هەموو ماڵێک هەموو دامەزراوەیەک چۆنەڵێ دووارە بێتەوە چەندین هێڵ بە شێڵی جیاواز بەشدارن ینی ئەقا ئەمە زۆر گرنگی پێ بدرێت و یەکێک لە گرفتەکان ئەوەیە کە بەڕاستی حەقە هاوڵاتی داوا بکە و ئەنجومەنە هەڵبژێراوەکانی خەڵک بچ بە پەرلەمان چ بە ئەنجومەنی نوێنانی عێراق کە تەوان هەت ئێمە وابەسەین پێوە هەروەها ئەنجومەنی پارێزگاکان پەرلەمانی کوردستان بە هەمان شێوە ئیش لەسەرەوە بکەن کە ئەم کۆمپانیانە ینی بۆچی 40 بۆ 60 کۆمپانیا هەبێت لە هەرێمیشی کە دانیشتوانەکەی ئەوە نییە بەڕاستی پێویستی بچەند کۆمپانیاکی دیاریکراوێت لەمانە ینی چۆنە لە پێشبڕکێکیان بۆ سات بکرێت یان چۆنە لە منافەسەیەکی بکرێت کە ئیتر چەند کۆمپانیان تەخەسوس پایەکەن لەو بوارە کە بتوانن نەقۆڕخیش بێ بۆ یەک دوو دانە بڵین ژمارەیەک بەس نە بۆ ڕەهایشە بۆ ژمارە زۆرە ینی کە ئیتر بۆ کاتی لێپرسیدەوە بۆ کاتی ئەوەی کە ئیتر چۆنەڵێ ئەوەیشی کە مەژنی هەموو کۆمپانیەکان کام تەرخە من بەڵام نادەم ئەوەندە زۆرە ئەوەندە ینی ژمارەکە زۆرە ئیتر باشەکان جر ناو خراپەکان ئەبوو نەبێت و چۆنەڵێ کەس نازانێت لەبەرەوە پێویستە حکوومەت بیر لەوە بکاتەوە یان دەوڵەت بە هەموو موسساتەکان و بیر لەوە بکاتەوە کە ئەم کۆمپانیانە ژمارەیان بکاتەوە بیکە ئەو کۆمپانیای نیشتیمانی تا ڕادێک یان بۆ منافسی ئەوان کۆمپانیای نیشتیمانی دابنێ لەبەرەوە خۆمە بابەتێ نییە کە زۆر پێوەستی بە فیەیەشی کەمی دیاریکراوی کۆمەڵگەوە بێ بابەتێکە حەقە وەکو چۆنە لە بابەتێکی زۆر استراتیژی تەماشا بکرێت بیکا بە نیشتیمانی ینی چیتایە بۆی جگە لەوەیش هەندێک منافەسات بێڵێتەوە بۆ هەندێک کۆمپانیای تر کە چۆنەڵە بە ئەزمون و بە هەندێک فلتەرات تێپەڕی بێتن نەک بە ژمارە زۆرە و ڕەهاییە واروها ئەو کاتە ئەتوانرێت باشتر چاودێریان بکرێت باشتر ئەوان شەفافن لە کارەکانیان یەکێک لە ئیشەکان خۆ مامۆستا بڵێن تەواو وایە ینی لەوەچێت لای هاوڵاتی ئەوە نەبێ بگرێ بە سەرەتا کە ئیمزاکە بەڵامی تر وای لێهاتۆ کاکە ئەنواع سیمکات هەیە لە بازاڕە ڕاستمونە ئێمە هەموو جارە باسی هینەکە تێکەڵەکەینەوە باسی بابەتەکە لەبەرەوە هەر لەسەر سیمکارت لەگەڵ دەتوانێت ئینتەرنێتیش بکاتەوە بەش یعنی چۆنە لەو خزمەتگوزاریش بەکاربێنێت هەر یعنی چۆنە بێ دایک و باوکە بێ ئەولەوێتە دوجار خۆ هەرە چێتە سێرڤەرەکەەوە هەروەکو سیمەی کە من و تۆ پێمانە بۆ ڕاوڵاتی شتی پێێتی کە بە فۆرمۆشی دیاریکرا و خوێندێتی و ئیمزای لەسەر کردو هەمان هینی هەیە هەمان کار ئەکات تەلەفۆنەکە تەلەفۆنی بۆ دێت ینی چۆنەڵێ ئینتەرنێتی لەسەرکاتەوە هەموو شێوە ینی چ ڕێگری چ هینێکەیە چ مانعکێ لەوەی کە ئەو بێدایک و باوک ئەناسرێ وەکو بڵین لە بازاڕەوە باسرێکی لەوەی کە من تۆ بە فەرمی بەناوی خۆمان وەرمان گرتەوە بە کۆمەڵی مستەنسەکات و بەڵگەوە ینی دوجار چ جیاوازیەکیە ڕاستەوە بەرەو زۆربەی شتەکە پێویستە بە کۆمپانیەکان خۆیانەوە ئەتوانن کۆنتترۆلی زیاتر بکەن و ئەمە وا هەز نەکەن کە دامەزراوەیەک نییە بەسەریان و چاودێر و ڕقیب پێ بۆی کە هەچێکیان ویست بیکەن ینی بە شێوازە بێ کە ئەمە لێپرسینەوەیشی دەوری هەبێت ساڵانەیە مانگانەیە جگەلەوەی کە راپۆرتیان لێ وەرگریسە من لە کاتی زیاتر نەگرم بەڵگەیەکم لایە ئەمە داتای وەزارەتی گواستنەوە گەیاندن بەڵێ
وەزارەتی گواستنەوە و گەیاندن معلومی جەنابتانە لە کۆمەڵە سێکتەری زۆر گرنگ پێی دێت یەکێک لەوان مەتارەکان تەلەفۆنات ئەتوانی داتاکە پیشانی کامێرەکان بێت داتاکان پیشانی کامێرەکانە دەین ئەوە سیرەکەی دوو چوارگۆشە کە باسی تەلەفۆنات و ئەنتەرنێتە هاتووە لەوێ لە هەردوو بڵین خانەکانە هەمووی بەبۆشی هاتوو خەتی لێرا بەڵێ ینی تەنها ئەوە هاتووە ئەڵێ ڕێژەی بەکارهێنانی تەبەن ئەو ژمارەکەی دانا بەڵام من هاتوو بە ڕێژە دەرم کردووە ڕێژەی بەکارهێنانی ئەنتەرنێت لە هەرێمی کوردستان بە پێم داتای ئەمان کە وەزارەتی گواستنەوە گەیاندنە لە 108 یعنی ما بە خۆشیان بڵێ خۆیان قەناعەت نایە ینی وانە هەموو خەڵکی ئینتەرنێت بەکارهێنێ ئەمن لە شوێم داتیان هێنا لە 108 ینی چی ئەمە ڕاستی لەبەرەوە ینی هەر بەما سەیریەکەی کۆمەڵەیە چۆن ئەڵێ مکەسەراتی زۆر گەورەیەتە بەرچاوت معقول نیە ینی تۆ سیرکە ئەڵێ ڕێژەی خاوەن مۆبایل چەندە هیچ نەنووسراوە ڕێژەی بەکارهێنانی ئەنتەرنێت ئەوەی کە ئیسە باسم کرد ڕێژەی بەکارهێنانی مۆبایلی زیرەک بڵین سمارتفۆن هەر هیچ ینی ڕاستە ئوستازیان ینی مەدولی زۆر ئەگەیانەیە کە ئەگەر مەجای زیاتر بە قسەی لەسەر کردی و خەڵکیش لەوە ئاگادار بن و حکوومەتیش بەخۆیان بچێتەوە و ئەم کۆمپانیانەش گەیتر وا هەز نەکەن کە ئەمان بێمنەتن بێڕکابرن بێ ئەوەن کە هەیمەنت پایەکەن و بەو شێوە بڕادواتە لەسەر شانی هاوڵاتی و بەکارهێنەرانی بڵین ئەم هێڵانە ئەکەوێت بەڕاستی بێگومان وایە ئوستاز لە ساڵی 2010 عێراق پلەی یەکەمی بەدەستهێناوە لە خراپی هێڵی ئەنتەرنێت و بچڕانی هێڵی ئەنتەرنێتدا بەراورد بەمەش لە کۆریای باشوور بەرزترین تەکنۆلۆژیا لە ئاستی ئەنتەرنێتدا بەکاردێت هێش تەکنۆلۆژیای وای ماکسە کە توانای هەیە ڤیدیۆیەکی دوور و درێژ بە خێرایی ڕووناکی داونلۆد کاواتە لە یەک چرکەیە یەک جێگا داونلۆدەکە یعنی بۆ ئەبێ ئێمە لە شتە خراپەکانە قودوە بین بۆ ناکرێت لە شتێکی باشە بۆ نمونە لە خێرایی ئەنتەرنێتە تەکنۆلۆژیایکی نوێ بێنینە وڵاتەکەمانەوانێت تاوەکو خەڵک سوودی لێ ببینێ خۆی لە ڕاستیە ئەم تەکنۆلۆژیات لە کوردستان هەیە لە چوات مەسەلەمە لە ڕێگەی کێبڵی فایبەرۆتیکەوە هێنامانم ئەم کێبڵە ستانداردێکی جیهانی هەیە کە زۆر خێرایە لە ناردنی داتا و بەرگەی مەسەلەن زۆر شەپۆلەکانی بارانباری سەرما گەرما هیچ کێشەیەکیش تەندروستیەکە بەڵام هۆکارەکەمان دکتۆر پێشەوە سیستەمەکەی ئەو سیستەمی بەکارێنین ئێمە سیستەمی شیرین بەکارێن و پێم وتی ئەم سیستەمەکە کارێکە بێتەوەی خابوونەوە لۆ لەسەر سیستەمەکە هەمووی دروستە بێت هەروەها نەبوونی ئەو ئامێری کە مەسەلەن تۆ لە کۆمپانیەکە وەرێگری تاگەیتە کەسی بەکارهێنەر ئەتوان بڵێم نەکوالیتیەکەی لەو ئاستایە یاخود لە جیلیشی نوێ نییە لە جەنیشینشی نوێ نیە سا لە دنیای بڕۆ مەسەلەن بەس ئەمانە هەمووی هۆکارەکەی گەڕێتەوە بۆ گرێبەستی نێوان کۆمپانیەکە لەگەڵ حکوومەتەکەواتە هەمەسڵی نەموو کات حکوومەت داوامبارەکەین ئەچی حکوومەتە ئەسەن کاتی کۆمپانیەک داویم خزمەتگوزاریەکە بە چه ئاستێکە هەتووە بە هەر ڕێژەی حکوومەت بەسەر ئەتوانێت کۆمپانیەکە سێرڤیسی خزمەتگوزاریەکانی وەکو دکتۆر ئاماژەی پێوت مەسەلەن من حەزم بە چەند گێگابایتە یەکێک حەزی بە چەندێکە لە ڕووی نرخەوە توانی مەسەن ئەو کەسانی کە حەزیان لە مەسەن لە ئاستێکی زۆر بەسە نرخەکەی بۆ جیاوازکە بەڵام خۆی لە هەموو دنیا هەیە مەسەن ستانداردێکەیە بەڵام لە ئێمە مەسەن گەسەیەکی هەر کۆمپانیایەکە و نرخێکی کەواتە چۆن بتوانین چارەسەری کوالیتی ئەنتەرنێت بکەین لە کوردستان چ میکانیزمێک یعنی بگرینە بەر پێویستە بەسەرەن بێ مەسەن لە کەسانی شارەزا لەم بوارەدا یاخود ئەو کۆمپانیانی کە ئێستا لە جیهانیان بینی مەسەلەن ڕاوێژیان پێ بکرێت پرسیان پێ بکرێت ئەرشی حکوومەتی هەرێمی کوردستانە کاتێ لەگەڵ کۆمپانیایەک مەسەلەن گرێبەستێکەکە بە پێ ئەو مواسەفاتی خۆیان بە پێ ئەوی سیستەمەی ئێوێ بەتوانێت بەکەین باشترین سیستەم خۆی دکتۆر ئاماژەی بێ ئێمە ئەگەممان هیچ کێشێکمانە بتوانین سیستەمی دیدیکەی بەکاربێنین ئەم سیستەمە زۆر پێشکەوتووە و هیچ دۆدێک لەسەر بەکارهێنەر تۆ ئیشتراکەکە چەند جێگابایتە چەند مێگابایتە ڕێک بە دەقیق بەبێ هیچ شتێک ناگات بەزەگە و نظامەکەی تر بەکاربێنین بەداخۆ ناگات ڕاستمان کۆمپانیەکان تا چەند پابندن بۆ گرێبەستەی کە لە نێوان خۆی و بەشداربووانە هەیە کۆمپانیا و بەشدار بوو ئەو گرێبەستی کە لە نێوانی هەیە تا چەند پابندن پێوەیە ڕاستیان گرێبەستی ژمارەیەکی زۆر کۆمپانیا هەیە من هەموو گرێبەستەکانم نەخوێنێتەوە بەڵام گرێبەستی چەند کۆمپانیایە کە من خۆم ئینتەرنێتەکانیانم بەکارهێناوە خوێنومەتەوە زۆربەی خاڵەکانی ناو گرێبەستەکەی لە مەسلحەتی کۆمپانیاکەیە بەداخەوە ینی لە زۆربەی حاڵەتەکانە کە کێشەیەک ڕووبات لەوانەیە نەتوانانی تەڕویزۆی گرێگەت نەگاتە مدەیەکی زۆر یان پشڕانەکە بۆیە گرێبەستەکە
ئەگەر کێشەیەکیش هەبێت ئەو کەسە توانێت شکوات بکات یعنی ئەگەر بە گوێرەی گرێ بەستەکە نەڕۆی بەڕێوە دکتۆر ئەگەر هاتوو بۆ نمونە بەشداربووەکە بەڵگەیەکی هەبوو کە ئەو کۆمپانیایە کەم تەرخەمی لە هێڵەکەیە هەیە چۆن ئەم کەسە بتوانێت شەکواکەی تەقدیم بکات و دواتر بەدەم ئەو شەکوایەوە بڕۆن ئەگەر کەسەکە خۆی ئیتصالی کرد بە کۆمپانیاکە و کێشەکەیان بۆ چارەسەر نەکەێت ئەتوانێت پەنا بێنێ بۆ بەڕێوەبەتی پۆستە و گەیانی سلێمانی یان بۆ هەر جهێتێکی ترکە ئایدی وەزارەتی گواستنەوە و گەیاندنە ئامارێکتان لەبەردەسایە بۆ نمونە بەشدار بوو هاتبێت شەکوای تۆمار کردبێ خەڵک هاتووە نەکوەکو بە بەشدار بوونە بۆ من خەڵک هاتووە لە شەکوای هەبووە لە کۆمپانیایەک و ئێمە وەکو ئیجراعاتی خۆمانمان کردووە لەگەڵ ئەو کۆمپانیایە بەڵام وەکو فەرد یەک شەخص نەبینیوە نەکەوتوتە بەرچاوی من بەڕاستی مامۆستا چاودێری لەسەر هێڵەکانی ئەنتەرنێت ضرورە لە ڕووی سکوریتیوانێ بکرێ بەتەشیرەوە هەم بۆ خەڵک و هەم بۆ حکوومەت بەتەکی چۆگەسا مەسەن هەر بەکارهێنەرێک مەسەن هەر لێمە ئەو سێرڤەرانی کە بەکاریانە مەسەن لە دەرو بەستراون ئەشی پاراستنی شیە مەجلیسانەوە کاتی گرێبەستی کۆمپانیا لەگەڵ حکوومەتە ئەم سکوریتە مەسەن ئەشی کۆمپانیاکەیە کاتێک کە مافی مەسەلەن یاسایەکانیان شتەکانی تۆ پارێزراون کاتێ بەکاریانێنی هەموو پەیوەندیانە هەموو بواری سکیوریتیانە مەسەن هەم هاوڵاتی هەم حکوومەت تەمان ئەو کۆمپانیای کاتێک گرێبەستەکە مەسەن سەرچاوەی خەتەکەی لێشووە چۆن گرێبەستەکەی کردووە هەم دیسانە مەزورین هەمومان بیژەڕێنەوە سەر هەرچی حکوومەتە بەڕاستی چکە ئەو گرێبەستە لەگەڵ کۆمپانیاکان کردو ئەم گرنگجیە ئەبێ چێ بیکە چ لایەنێک بیکە طبعا مثلا کاتێک من مثل کۆمپانیاگەم کۆمپانیاک دانیا ئەو سەرمایه‌داری کە ئەوێ سەر لە کوردستانە کۆمەڵە سەرمایه‌دار باشمانێ کە اشتراکیان کردو لەم پەیوەندیانە کاتێکە گرێبەستەکە بەکە لەگەڵ حکوومەتە پێویست مەسەن حکوومەت بەپێی گەل لە خزمەتگوزاریەکان گرنگترین شت پاراستنی کەسێتیە کەش سکوریتیە هەرچی سەرشانی حکوومەتە مەسەن ئەو کارە بکە دەست خۆش بێت دکتۆرجان دواوتت ئایا ئێوە چیتان کردووە تا حکوومەتی ئەلکترۆنی تاوەکو سوود ببینێ لە هێڵی ئەنتەرنێت یاخود بابە شێوەیەکی تر بیلم بڵێم ئێوە چیتان کردووە بۆ ئەوەی هێڵەکانی ئەنتەرنێت سوودی لێ ببینن بۆ حکوومەتی ئەلکترۆنی زۆر چاک دەست خۆش بێت لە ڕاستیە پرۆژێکی زۆر گرنگەیە کە ئێستا لەلایەن وەزارەتی گواستنەوە و گەیاندنەوە جێبەجێکرێویش پرۆژەی حکوومەتی ئەلکترۆنیە کە بە ئینگلیزی پێڵێن فایبەر تو دە گەڤەرمنت FTTG کە ئێستا خۆشبەختانە لە بواری جێبەجێکردنە پرۆژەکەش ئەوەیە کە کێبڵی فایبەر ئەبێ ببرێت بۆ هەموو فەرمانگەیەکی حکوومەت واتە هەموو فەرمانگەکانی حکوومەت بێ بەرامبەر بە بەرامبەرە بە خۆڕایینە بەڵام لەلایەن کۆمپانیایەکەوە جێبەجێکرێت ئەم فەرمانگانە هەمویان بە کێبڵی فایبەر وەکو مەرحەلەی یەکەم ئەبەسترێنەوە بەیەکەوە لە دوای مەرحەلەی داهاتووی ئەم پرۆژەیە ئەوەیە کە حکوومەتی ئەلکترۆنی تەواو دروست بکرێت کە جێگەی دڵخۆشیە کە ئەوە بکرێت یعنی ئەو پرۆژەیە ئێستا حالیان لە بواری جێبەجێکردنە و زۆربەی فەرمانگەکانی سلێمانیش ئێستا سوودمەند بوون لەو خزمەتگوزاریە بەڕای من ئەوە پرۆژەیەکی زۆر استراتیجیە و بۆ سەرەتایەکە بۆ دروستکردنی حکوومەتی ئەلکترۆنی دەستی خۆش بێت من ڕاستی پرسیارم زۆر ماوە بەڵام ماوەی بەرنامەکەم تەواو بووە ئەمەوێت دواوتە لە بەڕێزە دووەرگرم مامۆستا ئەمەیشەڵا منمان داواکاریەکانمان لە بە هەمووی نەخێنە سەر من ئەشی بەسەر سەرمایه‌دارەکانیشە کە کاتێک بەسەن کۆمپانیەک دانە بەس بیر لە بەرژەوەندی خۆی نەکاتەوە بەڕاستی ئێستا مەسەلەن ئەو سیستەمی کە باسمان کاتێک بەکارێنێ کۆمپانیایەک ئەمە فکرێکی بزنزیە مەسەلەن هەموو سەرمایه‌دار هەموو کۆمپانیەکان حەزەکەن بەکارهێنەرەکانیان زۆر بێت بەڵام ناچێت سیستەمەکەی گۆڕێ بە هەمان سیستەمەڕۆ ئەمە لۆ دەچێتە سەر ئەم سیستەمەی داغین لە مەسەلەن لە حکوومەت یان لەو سەرمایه‌دارانی کە کۆمپانیەکانیان هەیە کاتێک مەسەلەن بەکارهێنەرەکانیان زانگە پێویستە شێوازێکی پێشکەوت و کوالیتیشی باشتر لەسەر سیستەمەکە ڕاست دەکەم دەست خۆش کاک یاخوبشان دواوتت دەست خۆش سپاس بۆ دەرفەتەکەیش وەڵای وەکو پێشترش ئاماژەمان پێدا بەڕاستی ئەم بوارە وەکو بوارێکی استراتیژی بڵین نیشتیمانی سیر بکرێت کۆمپانیای بکرێت بە کۆمپانیایکی نیشتیمانی چ بڵین تەلەفۆنات چ ئەنتەرنێت لەبەرەوە کاتە باشتر چۆنەڵێ کۆنتڕۆڵەکرێت باشتر چاودێریەکرێت و شەفافێت بەرقەرارە بێ زیاتر و هاوڵاتی ئەو کاتە
چۆنەڵە زیاتر متمانەی بۆ دروستە بێ بەڵام ئێستا لەو پاشاگەردانی بواری ئەنتەرنێتە کە زۆر ژمارەیان و هەندێکیان ناوچەین ینی گرفتەکان زیاترە بن و زیاتری ژەبێ هیوادارین ئەو داوایانە کاتە شوێنی خۆی و هەموو خەڵکیش بێنە سەرخەت دوجار ئەوانش بەشداربوویەکەن چکە بە تەنیا و کۆمپانیانە ئەگەر خەڵک هاوڵاتی بکارهێنەر لیان نەکرێ و خزمەت گوزاری بڵین لەوان وەرنەگرێ و نەیکڕێوانش ناتوانن لەسەر چێ بڵێ بزنسی خۆیان جێبەجێ بکەن بۆیە ئەوانش پێویستە بێنە سەرخەت و دەیان هەبێ و قسەیان هەبێ و تر بە شێوازەکانی خۆیان وەکو مامۆستاش باس کرد چ بە لایەنە خانوویەکەی چ بە فشاری مەدەنی چ بە شێوازەکانی تر بتوانن بۆی حکوومەتیش دوجار لە خەم ئەو بابەتا بێ چکە بەڕاستی بەپێی ئەو ئامانانی کە بڵاوەکەنەوە ئێمە زۆر ناومێدی لیان ئەگەر بەم شێوازە بێ بۆی ئومێدەوارین کە ئەو بابەتە زۆر بە گرنگیەوە کە هەیە زیاتر تەماشا بکرێت بەو هیواین سپاس دکتۆر جان تۆش من ئەگەر هاوڵاتیەک هەستی کرد قەدری لێ کرێ با لە حەقی خۆی خۆش نەبێت واتە با خۆی بەدوای حەقەکە بڕوات بە ئیتصالکردنی بە پەیوەندیکردنی بە کۆمپانیاکەوە ئەگەر نەگەیشتن نەتیجە پەنابێنێ بۆ چکە جهێتێک هەیە کە پێڵەن بەڕێوەبەرایەتی پرسیارە لەو کارە ئەویش بەڕێوەبەرایەتەکانی پۆستەوەکانی بڵێن بەڕێوەبەرایەتەکانی گەیاندنن کەسەر بە وەزارەتی گواستنە و گەیاندنن ئەتوانە شەکواکی خۆی بەرێت واتە با بێدەنگ نەبێت لە حەقی خۆی یعنی ئەگەر کەسێک زانی کە غەدرێکی لێکراوە بە بچێ بە شوێن ئەو حەقەیە و دڵنیاش بنای نەتیجەی هەرە بێت ئەگەر ئینسان مصیر بێت لەسەر شتێک ئەگاتە نەتیجەیەک. من زۆر سپاسانەکەم کە ئامادە بوون لە بەرنامەکەمە بینەرانی ئازیز بەو هیوایەم وەڵامی کۆمەڵێک لە پرسیارەکانی ئێوەی بە ڕێزمانی یابێتەوانێ تاوەکو بەرنامەیەکی تر هەر شاد بن. هاوکارم فێنک وەکو ئەڵلقەکانی ڕابردوو کۆمەڵێک هەواڵ و زانیاری سەرنجڕاکێشی بۆ ئامادە کردوین با پێکەوانێ سێریکەین. نەوەی نوێی ئەڤەلۆن تەواو جیاوازە. کۆمپانیای توێتا نوێترین نەوەی ئەڤەلۆنی بۆ ساڵی 2019 خستە بازاڕەوە کە چەندین تایبەتمەندی سەرنجڕاکێش و سەردەمیانەی تێدایە. تۆیۆتا ئەڤەلۆن بە دیزاینی سەرنجڕاکێشی ناوەوەی بەناوبانگە هەروەها لە ڕووی ئابووری و کەم خەرجکردنی سوتەمەنی بەشێکی تری تایبەتمەندیەکانی ئەڤەلۆنە. نەوەی نوێی ئەڤەلۆن چەند تایبەتمەندێکی دیکەی بۆ زیاد کراوە. لە ئەڤەلۆنی 2019دا گرنگی بە گونجاوی دراوە لە ڕووی دیزاین و کەشخەیەوە هەروەها بە شێوەیەک بەرهەمهێنراوە شۆفێر و سەرنشینەکان هەست بە ئیسراحەتی زیاتر دەکەن. لە ناویدا چەندین تایبەتمەندی تێدا جێگیر کراوە لەوانە دوو شاشە بە قەبارەی 9 ئینچ و 10 ئینچ هەروەها سیستەمی شانی وایرلێسی تێدا جێگیر کراوە و سیستەمی گەرم و ساردی ئۆتۆماتیکە و هەر سەرنشینێک لە لای خۆیەوە دەتوانێت بەویستی خۆی پلەی بۆ دابنێت. لە ڕووی دەنگیشەوە ئەوە ئەڤەلۆن 2019 سیستەمی دەنگی لە جۆری JBL بۆ دانراوە لەگەڵ دانانی 14 بڵندگۆ لە بەشە جیاوازەکانی ناو ئۆتۆمبیلەکە. کوشتنی پێشەوەی نوێی ئەڤەلۆن کارەبایی و بەویستی شۆفێر و سەرنشین ڕێک دەخرێتەوە هەروەها کوشتنەکانی دواوە بە ڕێژەی 60 بۆ 40 توانای پێچوانیان هەیە. ناوەوەی ئەڤەلۆن پێک دێت لە ڕەنگەکانی قاوەیی بێجی کاڵ و ڕەش لەگەڵ فۆرمیکا و دانانی زەخرەفەیی. ئەم ئۆتۆمبیلە ئێستا گەیشتۆتە بازاڕەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڵام هێشتا بە فەرمی نرخی بڵاو نەکراوەتەوە. کۆمپیوتەرێک لە دوای 30 ساڵ لە دروستبوونیەوە هێشتا کاری پێدەکرێت. لە سوپرایزێکی جیهانی تەکنۆلۆژیادا مامۆستایەک لە زانکۆی نیویۆرک وێنەی کۆمپیوتەرێکی کۆنی لە تۆڕی کۆمەڵایەتی تویتەر بڵاو کردەوە کە بەر لە 30 ساڵ لەبەر هەماتووە و تاوەکو ئێستاش کار دەکات. جۆن بڤاف مامۆستا لە زانکۆی نیویۆرک ئاماژەی بەوەدا کە ئەم کۆمپیوتەرە کۆنە هی باوکێتی کە لە ماڵەکەیدایە و تاکو ئێستاش کار دەکات
کە بەرهەمی کۆمپانیای ئەپڵە لە جۆری LLE کە جۆری سێمە لە بەرهەمەکانی LL کە لە ساڵی 1983 دروست کراوە. ئەو کۆمپیوتەرە چەند تایبەتمەندێکی ناوازە و نوێی هەبوو، وەکو بەکارهێنانی پیتی گەورە و بچووک و سوودبینین لە دوگمەکانی شێفت کاپس لوک. شایانی باسە مۆدێلی LL لەلایەن کۆمپانیای ئەپڵەوە لە ساڵی 1993 بەرهەمێنانی ڕاگیراوە. ئێستاش بە بەراوردکردنی ئەو مۆدێلەی بەرهەمەکانی ئەپڵ و ئێستای پێشکەوتنی خێرای تەکنەلۆجیا و داهێنانەکانی 30 ساڵی ڕابردووی تەکنەلۆجیا بۆ ماوەیەک هزرمان دەبات بۆ خۆی و دەبێ بپرسین ئەی ئێمە لەکوێ ئەو پێشکەوتنەداین؟ ئۆتۆمبیلە بەهێزەکەی کیا ڕکابەری سەرسەختی لێکزس و تۆیۆتا دەکات. ئۆتۆمبیلە نوێیەکەی کیا بە ناوی تێلوڕایت کە لە چەند ڕۆژی ڕابردوودا ڕاگەیەندرا هێزی 291 ئەسپی هەیە بە مەکینەی V6 و قەبارەی 3.8 لیتر. هەشت جۆری خێرای خۆکارانەی هەیە. تایبەتمەندی لم و قوڕ و بەفری لە خۆ گرتووە بۆ ئەوەی جڵەوێکی باشتری هەبێت بە تایبەتمەندی زیرەک و ئیکۆ و سپۆرت و کەمفۆرت. پانیەکەی 78 ئینجە و بە 69 ئینجی بەرزی لەگەڵ درێژی بە قەبارەی 196 ئینج. نێوانی ویلەکانی 114 ئینجە لایتی لیدی لە خۆ گرتووە کە شێوەیەکی جوانتری پێداوە بە قەراغی ئەو شوێنانی کە دیارن لە گۆشە جیاوازەکانەوە. شاشەیەکی 10.25 ئینجی لەمسی لە خۆ گرتووە لە ناوەوە داتوانای هەڵگرتنی 8 سەرنشینی هەیە لەگەڵ بوونی کوشتنی زیرەک و پێشکەوتوو 10 سپیکەری لە خۆ گرتووە کە بەرهەمی کۆمپانیای هارمانە. کۆمپانیای کیا لە ساڵی 1944 لە کۆریای باشوور دامەزراوە. تا ئێستا چەندین ئۆتۆمبیلی بەرهەم هێناوە، ئۆتۆمبیلەکانیشی لە بازاڕە جیهانیەکان و ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا فرۆشێکی باشیان هەیە. نیسان ئۆتۆمبیلی لایف ئی پلەسی کارەبایی ڕاگەیاند کە 365 کیلۆمەتر دەڕوات بە یەک بارگاویکردنەوە. ئۆتۆمبیلی لیف ئی پلەس مۆدێلێکی تازەی ئۆتۆمبیلی لیفە، بەڵام بە پاتریەکی بەهێزتر کە دەتوانێت تا مەودایەکی دوورتر بڕوات تا 365 کیلۆمەتر بە نزیکەی بە تەنها یەک بارگاویکردنەوە. ئەمەش واتە بە ڕێژەی 140 زیاتر لە مۆدێلی پێشتر. ئەمەش بە پاڵپشتی پاتریەکی 62 کیلۆوات لە کاتژمێرێکدا. ئەم مۆدێلی ئۆتۆمبیلەکە زیادەی زیاتری هەیە لە مۆدێلی پێشتر. بزوێنەری 150 کیلۆواتی لەسەرە کە هێزی 200 ئەسپی هەیە کە 50 ئەسپ لە مۆدێلە کۆنەکە زیاترە. ئەم ئۆتۆمبیلە لە ئێستادا بەردەستە لە یابان بە نرخی $38,000 لە ناوەڕاستی ئەم ساڵیشدا دەگاتە ئەوروپا بە نرخی $51,000. سامسۆنگ هەردوو مۆبایلی گالاکسی ئێزدە و ئێزدەی پڵەسی تایبەتمەندی بەرزەوە نمایش دەکات. کۆمپانیای سامسۆنگ لە کۆنگرێکی تایبەتدا بە ناوی ئەنپاکێت لە شاری سان فرانسیسکۆی ویلایەتی کالیفۆرنیای ئەمریکا هەردوو مۆبایلی ئازبەرزی گالاکسی ئێزدە و ئێزدەی پڵەسی نمایش کرد. لەگەڵ ئەوەشدا تەواوی زانیاریەکانی دەربارەی هەردوو مۆبایلەکە و نرخ و کاتی بەردەستەکردنی ئاشکرا کرد. گالاکسە نوێیەکان لە پشتەوە خاوەن 3 کامێران بەبوونی ژیری دەستکردی AI-ەوە توانایان هەیە بە شێوەی بێوایر وزە ببەخشن بە مۆبایل و ئامێرەکانی دیکە. هەروەها یەکەم مۆبایلن کە پشگیری لە پەیوەندی وایفای 6 دەکەن. لەگەڵ ئەوەشدا خاوەن دوگمەی تایبەتن بۆ کارپێکردنی وەگەڕخەری دەنگی بیکسبای. گالاکسی ئێزدە نرخی لە $899 دەست پێ دەکات و گالاکسی ئێزدەی پڵەسیش نرخی لە $999 دەست پێ دەکات و لە ڕێکەوتی هەشتی مانگی داهاتوو دەست دەکرێت بە فرۆشتنیان. هاوکات لەگەڵ کڕینیشیاندا بیستۆکی بێواری گالاکسی بەدەست بە دیاری وەردەگیرێت. دامەزرێنەری کۆمپانیای هواوی بۆ ترامپ: ناتوانیت بمان ڕوخێنیت چونکە ئێمە زۆر پێشکەوتوین. ڕینگ زینگ فی سەرۆکی کۆمپانیای هواوی ڕایگەیاند
وتەکانی ترەمپ و بەرپرسانی دیکەی کۆشکی سپی ناتوان لە پێشکەوتنەکانمان ڕامانگیرێت. لە چاوپێکەوتێکدا لەگەڵ کەناڵی BBC بەریتانی سەرۆکی کۆمپانیای هواوی سەبارەت بە دەستگیرکردنی کوڕەکەی ڕایگەیاند ئەوە هۆکارەکەی سیاسیە و پەیوەندی بەوە هەیە کۆمپانیەکەمان لە پێشکەوتنی بەردەوامدایە و ئەمەش ئەمریکا و هاوپەیمانەکانی تووشی شۆک کردووە. ڕینگ زینگفی وتیشی جیهان ناتوانێت لە ئێمە جیابێتەوە چونکە لە پێشکەوتنێکی بەربڵاو داین و ئەگەر چەندها دەوڵەتی جیهانی قەناعەت بکەن لە بەکارهێنانەکانی ئێمە ئەوە کاتیە چونکە پێشکەوتنەکانمان خێرا و بێڕکابەرن. لە ماوەی ڕابردوودا ترەمپی سەرۆکی ئەمریکا و ژمارەیەک لە بەرپرسانی دیکەی کۆشکی سپی داوایان لە کۆمەڵی نێودەوڵەتی کرد کە بۆ پاراستنی هێنیەکانیان دەستبەرداری بەکارهێنانی ئامێرەکانی کۆمپانیای هواوی بن. بۆ ئەو مەبەستەش نیوزلەندا و ئوسترالیا پابەندی بڕیارەکەی کۆشکی سپی بوون و بەریتانیا ڕایگەیاند ئێمە بە شێوەیەکی گشتی ناتوانین دەستبەرداری هواوی بین. لە وەڵامی پرسیارێکدا کە چی دەکەن ئەگەر ئەمریکا سەرکەوتوو بوو لە قەناعەت پێکردنی هاوبەشەکانی بۆ بەکارهێنانی هواوی، سەرۆکی کۆمپانیای هواوی وتی ئەگەر ڕووناکی لە ڕۆژ ئەوە بکوژێتەوە ئەوە لە ڕۆژ هەڵات هەڵدەکرێت و ئەگەر باکوور تاریک بێت ئەوە باشوور هەیە. ئەمریکا جیهانیە بەڵکو بەشێکە لە جیهان. هەر لەسەر هێڵی ئینتەرنێت هاوکارم فێنک راپۆرتێکی لە پەیمانگای زانستی کۆمپیوتەر بۆ ئامادەکردوین ڕای چەند خوێندکارێکی وەرگرتووە با لەو بارەیەوانە بینەری بین. تا چ ڕادەیەک ڕازیت لە خێرایی ئینتەرنێتەکەت؟ وەڵایی وەکو تر ئینتەرنێتەکانی تر کە ئەگەر لە خەڵکم بیست بێ هیچی باش نەبووە، هەنێکیشیان زۆری نەم تاقی کرد. ڕات چێ دەربارەی گرانی و هەرزانی کارتەکانی ئینتەرنێت؟ وەڵایی بۆ ئەم دۆخە ئێستا زۆر گرانە. ڕات چێ دەربارەی نرخی کارتەکانی ئینتەرنێت؟ وەڵایی گرانە چکە پێویستە خەتەکە پێویستە و ئەو کاتانش گرانە بۆ ئێستا وەسعەکەی ئێستا نابێت. ڕازیت لە خێرایی ئینتەرنێتەکەت؟ بەڵێ. تا چ ڕادەیەک ڕازیت لە نرخی کارتەکانی؟ بەڕای من زۆر باشە. بەڕای تۆ کێشەی خاوی ئینتەرنێتەکەت یان گرانی کارتەکانی ئەتوانێت چارەسەر بکرێت لەو باردۆخ؟ بەتاکید ئەگەر ئەکرێت بەتاکید ئەکرێت. ڕات چیە دەربارەی نرخی کارتەکانی ئینتەرنێت لە کوردستان و بەگشتی؟ وەک نرخ تقریبان تا حدێک بڵێن نرخەکەی کەمە بەس زۆریش نا پێویستە تۆزە کەمتر بێتەوە یان جێگابایتەکەی بەرز کرێتەوە لە جاتیا و نرخی کە ئێستا هەیە. ئایا دەتوانرێت کێشەی خاوی ئینتەرنێت یان گرانی کارتەکەی لە کوردستان چارەسەر بکرێت؟ بە دڵنیاییەوە زۆر باشش دەتوانێت بکرێت چکە زۆر لەو نرخە کەمترێکە ئێستا درێ بە هاوڵاتیان. ڕازیت لە خێرایی خاوی ئینتەرنێت؟ وەڵی باشە لەچاو ئەوانی ترا باشە. ڕاتی دەربارەی نرخی کارتەکانی ئینتەرنێت؟ وەڵی هەرزانتریکان باشترە. بەرلەوەی کۆتایی بە بەرنامەی ئەم جارەمان بێنم سەرنجتان ڕادەکێشم بۆ لای گرتە ڤیدۆیەک کە لەسەر خاوی هێڵی ئینتەرنێت بۆمان ئامادە کردوون. ڕێز و سپاسی هاوکارانم لە SP و تێک قوبوڵ بفەرمونون تا بەرنامەیەکی تر هەر شاد بن. Computer, nutun computer, nutun computer sih. Yo mouse, yo go power, power on again. On itu sana, tepat sampai. Computer on hoise. Kena music download. Oh, mouse tu di tahu download. Yeah, I bet you. Bantu তোমার কান্নাল দিব yo. Tekan download.
হ্যাঁ এটা কি দিছে হ্যাঁ 01 হ্যাঁ 17 মানলা হ্যাঁ এতক্ষণ ওয়েট করতে হবে ওয়েট করে ছাড়বো আমি তাকাইছি দেখ আরে ডাউনলোড হয় না কে ঘুমে বললো আরে আরে ঘুম দিল আরে হয় না কে আর কতক্ষণ ওয়েট করা হ্যাঁ হ্যাঁ আরে কে রে না 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 কে রে কি করি কি করি ওরে আল্লাহ কি করি কি করি কি করি কমিস না বাচ্চু তোর গান শুনবো না কেন হচ্ছে না কি করি কি করি কি করি হ্যাঁ এটা হ্যাঁ উল্টা উল্টা উল্টাই উল্টাই উল্টালাম আর কেন হয়ে গেল ইয়ে হয়েছে মা ডিস্ক এই তো ডিস্ক ডিস্ক নেই সালাই এই তো মিউজিক প্লেয়ার এই যে ডিস্ক আস্তে করে দে হ্যাঁ আরে আরে এই তো হয়েছে এখন মিউজিক প্লে করি হ্যাঁ